لفرموديك ترى رسول الله صلى الله عليه وسلم فرمي: ينادي الله يوم القيامة: أين جيراني؟ فتقول الملائكة: ربنا من ينبغي له أن يجاورك؟ فيقول: أين عمار المساجد؟ أفرمي للروج قيامة الله جل جلاله: بانجك كوان دراوسيكاني من كوان؟ ملائكان فرمون: أي پروردگارمان كي حدي هي دراوسي توبه كي قشتوتا أو أستا؟ أفرمي: آودان كروكاني مزقوتكان وأنا دراوسي منن. يسام رو خلقيان شون تيجيان وأنا مزقوتكان أنا آودان كراوتو كون برسو دواكوتو خرابو تندرو نازام شي خوتان ريزيكان يجلسي جورا نراوتا باليان والله ما يواني كلا بارو ملها كانان كرة دليان باكا بخوانا بخشندان هر زريان بو خويانه يجلسي جواني شانه تبالاني نبارو ملها كان هم التي منافق بيروش شون قدري خلقي باشي لاني قدري خلقي خرابي للايا بربما مصايك يعني توشي بلايا به على انه واي كردو او لا جيره وابو بو واي لي هاتو ده بربا مشروب خوريك زيناكارك توشي بلايا به واي والله دلي باك بو بخوا بياوي چاك بو كرا واي ود لمقابله يك اميك او بوشي واي لها خوا رحمي بيبكي وانيه ها واه چونکە قاعدەیەک مانەیە لە دەروون زانیە زان نەڵەچی ئەڵێ ڕای خەڵکی لەسەر کەسەکان و شتەکان خەڵکەکەت پێ ناسێنێ نەک شتەکان باشە سب بۆ نمونە بۆتان ڕووکەمەوە ڕای خەڵک لەسەر من چییە چیم پێڵێ ئەوان ئەناسێنێ بە تۆ باشە نەک من بناسێنە بە تۆ ئەگەر تۆ من بناسی ببێ چۆن بناسی لە خۆمەوە چونکە ئەگەر ئێمە ڕای خەڵکی لەسەر پێغەمبەر صلی الله علیه و سلم وەرگرین ها لە سونەتەکانی خۆی وەری نەگرین خەڵک چی پێوت ساحر کاهین شاعیر نازانم چیان پێ ناوت کەذاب و ئەشیر و چی و ئەبێ وا بڵێن بە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوە قاعدەیەکی قورئانیشە و قاعدەیەکی دەروونزانیشە ئەمڕۆ خۆی لە ئەساسەوە ئەساسەکەی لە قورئان و لە سونەتە بۆیە ئەگەر یەکی هاو باسی کەسێکی بۆ کردی دنیایەک خراپەی بژارد ئەو کەسە خۆی پێناساندی وتی من کابرایەکی بوختانچی و زەمکەر و درۆزنم هەڵ نەخەڵەتی باوەڕی پێ بکەی بڵێ تۆ ڕاستەکەی ئەو وایە لە دەروون زانیە ئەگەر باوەڕی پێ بکەی تۆ کەسێکی نەفام و نەزانی باشە لە دینی ئێمەشا کەفا بالمەرئی کەذبا یحدث بكل ما سمع لدينا سزای لەسەرە تۆ درۆزنی مادام هەرچی ئەبیستی باوەڕی پێکەی تۆ ئێڵەیتەوە تۆ هیچی لە درۆز نەکەن بۆ ئێمە قاعدە بێ لەلاتان واگەر کابرا هات ڕای باشی وت لەسەر ئەو شەخصە کەواشە لە حەقیقەتا باشە ئەوە تۆ ئەم ئینسانە خۆی باشە لە خۆیەوە ئەڕوانێتەوە ئەوە ڕای لەسەر خۆی وتووە بەڵام هێشتا تۆ باوەڕ بەو ڕایە باشەی ئەویش مەکە خۆ بڕۆ بیبینە هەڵی سەنگێنە هەر بۆیە لە شریعەتی شایەتی لە یەکێ وەرەگیرێکە ئەو کەسە بناسێ لەگەڵی هەستا بێ دانیشت بێ هەڵی سەنگان دەبێت بۆیە تۆ کاتێ ئەتوانی ڕا لەسەر من بڵێ کە لەگەڵم ژیابی هەڵسابی دانیشت بی ئیگنا لە دوورەوە قسەت کردەوە خۆتە ناسێنی بۆ خەڵک واگەر تۆ باوەڕی پێ بکەی ئەوە نەفام و نەزانی و هیچی لە درۆز نەکەن بڕۆ تۆ لەگەڵی دانیشە بزانە وایە ئەو ڕاستەکە یا بوختانی بۆکە یا درۆکە یا زەمیەکە یا غەیبەتیەکە خۆمی وایە جا بۆیە کە ئەو خەڵکە ئاوابینی ڕای خۆی لەسەر لەش فرۆشێک و عارەق خۆرێک و پیاو کوژێک و کافر و مشریکێک ئەدا و ئەیکا بە ئەولیا وەلەو لاشەوە ڕای خۆی لەسەر مسڵمانێکی پاکی دەست بە دەستنوێژی داوێن پاک قیامەت ویست متەقی ئەیکا بە تیرۆریست و بە خراپ و بە توندڕە و بە ئەنواع شتێدا تەپاڵ ئەمە ئەزای یعنی چی یعنی ئەو خەڵکە تعریفی خۆیانیان کرد صلاح و تەقوا و دینیان لا ناشرینە مەشروب خواردن و پیاو کوشتن و زیناکردن و دزیکردنیان لا جوانە ئەو معناکێتی ئەوە میلەتانە ناسرێنەوە هەر عەلی کوڕی ئەبی طالب ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمووی پێم بڵێ کێ پەسەند دەکەی پێتەڵێم چ جۆرە کەسێکی پێم بڵێ کێو پەسەند دەکەی و بەندڵە پێتەڵێم چ جۆرە کەسێکی جا بۆیە بەڕاستی لە ڕۆژی قیامەتە
الله جل جلاله أهلي مزقوتكان قدريان هي للاي با لدنيا شانيان بي للاي لش فروش ودايان بيسو دروزن دزو بيا وكجو كافر ومشرك كان لا الله قدريان هي بلى أبناء جيراني الله جل جلاله